ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە خێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر چارەنووسی کورد لە هەڵبژاردنەکانی تورکیادا چواردەی پێنج کە ڕۆژی بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار و هەروەها پەرلەمانیە لە تورکیا نزیک دەبێتەوە. ڕۆژی چواردەی یاری 2023 و بڕیاری لێدراوە هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار و هەروەها 28مین هەڵبژاردننی پەرلەمانی لە تورکیا بەڕێوە دەچێت و 5 کاندید تاوەکو ئێستا بۆ سەرۆکایەتی کۆمار خۆیان کاندید کردو 24 حیزب و هەروەها 5 هاوپەیمانێتی و ژمارەیەکیش لە سربەخۆکان تا ئێستا خۆیان بۆ هەڵبژاردننی 28مین هەڵبژاردننی پەرلەمانی لە تورکیا کاندید کردووە. کورد لەم نێوەندەدا زۆر جار دەبێتە دەنگی یەکلاکەرەوە بۆ کاندیدی سەرکەوتووی سەرۆکایەتی کۆمار بە تایبەتی ئەم جارە کە بەرەی ئۆپۆزیسیۆن کەمال کلیژداڕۆغڵۆیان دیاری کردووە لە بەرامبەر ڕەجەب تەیب ئەردۆغان بەپێی ئەو ڕاپرسیانی کە ئێستا لێرە و لەوێ لە ناوەندەکانی تورکیادا ئەنجامەدرێ تاوەکو ئەم ساتە کەمال کلیژداڕۆغڵۆ بە زۆرینەی دەنگ لە پێش ڕەجەب تەیب ئەردۆغانەوەی ئەمیش بە هۆکاری ئەوەی کە بەشێکی فراوانی کورد لە تورکیا پێدەچێت پاڵپشتی لە کەمال کلیژداڕۆغڵۆ بکات. ئەم هەڵبژاردنەی چواردەی ئایار چی دەگۆڕێت لە تورکیادا ئەوەی کە زۆرێک لە ئۆپۆسیۆن و هەروەها بەشێکی زۆریش لە کورد چاوەڕوانی دەکەن کۆتایی هاتنی دەسەڵاتی ئەردۆغان لە تورکیا دەبینرێت یاخودنا پێشبینیەکان ئاراستەکانیان بەرەوچووێ ئەردۆغان دەمێنێتەوە بەوەی کە لە ئێستادا دیعایەوە دەکات و دەیەوێت بە هەندێک هۆکاری ئابووری و هەروەها دۆزینەوەی وزە لە ئاوەکانی دەریای ناوەڕاست سەرنجی دەنگدەران بەلای خۆیدا ڕاپێشێت سەرکەوتوو دەبێت یاخودنا. بابەتی وزە چی دەگۆڕێت لە هەڵبژاردنەکانی تورکیادا وە کورد ئەگەر کەمال کلیژداڕۆغڵۆ سەربخات چارەنووسی بەچی دەگا هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە دوای هەڵبژاردنەکان چۆن یەکلا دەبنەوە چارەنووسی سەلاحەدین دیمرتاش چۆن یەکلا دەبێتەوە. بەگشتی قساکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری برای بەڕێزمان کاک جێگیر شکور برادۆستی نووسەر و چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە. بەخێربێ کاک جێگیر سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما ئامادەبی لەگەڵمانە. هەڵبژاردننی چواردەی ئایار کە هەڵبژاردننیش یەکلاکەرەوەی لە تورکیا و زۆرێک بە یەکلاکەرە و گرنگی دەبین ئەم هەڵبژاردنە بۆچی وەها تەماشا دەکرێت چ جیاوازیشی هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردووە بەڕاستی؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ بینەرانی کورساتی خۆشەویست. هەڵبژاردنەکانی تورکیا ڕۆژی یەکشەممە چواردەی پێنج بەڕێوە دەچن. ئەم هەڵبژاردنانە هەڵبژاردننی زۆر مێژووی و زۆر گرنگن بە حکمی ئەوەی کە مێژووین لە یادی 100 ساڵەی دامەزراندنی دەوڵەتی کۆماری تورکیای ئەلمانیا 100 ساڵ پێش ئێستا تورکیای ئەلمانی لە سەردەستی کەمال مستەفا ئەتاتورک دامەزرا و هەروەها مێژووی گرنگن لەبەر ئەوەی کە بۆ یەکەمین جارە دەنگدەرانی تورکیا هاوڵاتیانی تورکیا ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن و یەکەم هەڵبژاردنە کە دوای گۆڕینی سیستەمی سەرۆکاتیە لەم هەڵبژاردنە خەڵکی تورکیا بڕیار دەدەن کە ئایا سیستەمی سەرۆکاتی سیستەمێکی سەرکەوتوو بووە یان ئەوە تا سیستەمەکە سیستەمێکی باش نەبووە ئەگەر باش بێت دەنگ بە ڕەجەب تەیب ئەردۆغان دەدەن. هەروەها لەم هەڵبژاردنانە یاسای هەڵبژاردنەکان گۆڕاوە ئاک پارتی و مەهەپە لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی زۆرینەی پەرلەمانەوە توانیویان 14 مادە لە یاسای هەڵبژاردنەکانی تورکیا بگۆڕن و ئەو 14 مادانە لە بەرژەوەندی بە دەرەجێک لە بەرژەوەندی مەهەپە بوو کە گرنگترین خاڵیان بربەستی سەتادا بۆ یەکەمین جار لە تورکیا لە هەڵبژاردنەکانی تورکیا لادرا و دابەزێنرا بۆ لە 1970 و یەکەمین جارە لە هەڵبژاردنەکانی تورکیا تەواوی ئۆپۆزیسیۆن بە بیر و باوڕە جیاوازەکانیان بە بیرکردنەوەیان بە چەپ و ڕاستەکان بە محافیزکارەکان و بە ئەلمانیەکان و تەنانەت بە کوردیشەوە هەمان لە بەرەیەک کۆبوونەتەوە دەیانەوێت لەم هەڵبژاردنەیە ڕکابەرەکەی خۆیان کە 20 ساڵە دەسەڵاتی تورکیای گرتوۆتە دەست لە دەسەڵاتی دوور بخەونەوە. یەکەمین جاریشە هەڵبژاردنەکانی تورکیا لە سەردەمی ئەردۆغانە بەڕێوە دەچێت کە ئابووری تورکیا ئابووریەکی باش نییە
لە ماوەی 20 ساڵی ڕابردووە نۆ هەڵبژاردن بەڕێوەچووە لە ئەنجامی ئەو نۆ هەڵبژارنەیە هەمیشە ئاکپارتی لە بانگەشەی هەڵبژارنە شانازی بەوە کردووە کە توانیویەتی ئابوووریەکی بەهێز و تورکایەکی بەهێز دروست بکات بەهۆی سیاسەتە باشەکانی خۆیەوە بەڵام لەم هەڵبژارنەیە کۆمەڵێک کۆسپ و کۆمەڵێک کێشەی ئابووری بەرۆکی تورکای گرتووە بۆیە بە هەموو پێوەرەك دەتوانین بڵێن ئەم هەڵبژارنانە گرنگترین هەڵبژارنی تورکیانە و بۆ داهاتوش زەحمەتە هەڵبژارنی لەم جۆرە بەڕێوە بچین بە تایبەتی کە ڕەنگە دوجار بێت بەڕێز ئەردۆغان بەشداری هەڵبژارنەکان کە هەم لەبەر ئەوەی تەمەنەکەی هەڵکشایەوە هەم لەبەر ئەوەش کە جاریشی دیکە مافی ئەوەی نابێت کە بەشداری خۆی کاندید بکاتەوە و بۆ کەمال کلجدار ئۆغلۆش بە هەمان شێوە کە تەمەنی 74 ساڵە دیسان بۆ ئەویش ڕەنگە دوا هەمین شانس بێتن بۆی بەشداری لە هەڵبژارنەکان بکات. زۆر باشە لەسەر چارەنووسی ڕەجەب تەیب ئەردۆغان وەکو کاندیدی بەرەی جمهور هاوپەیمانی جمهور ینی جەنابەت ئاماژەت بۆدا کە لەوە ینی ئەمە دوا هەڵبژاردن بێت و ینی دوا خۆپاڵاوتنی ڕەجەب تەیب ئەردۆغان بێت بۆ پۆستی باڵای سەرکۆمار لە بەر ڕۆشنایی ئەو هەموو گۆڕانکاریە گەوری کە لە بەرژەوەندی ئەو لە یاساکانی هەڵبژاردندا کراوە بەرەیشی ینی فراوانیش بەڕاستی پشتیوانی ئەوەکە بە تایبەتی لە ڕووی ئابووری و داراییەوە ینی بەهێزە بەرەکەیەوە بەڵام ینی پێ دوایە ئەم چانسەی کۆتایی ئەردۆغانە گەیەنێتە لووتکەی ترۆپشی دەسەڵاتی و ئەنج ئەو کادواز بێنێ خود نەخێر ئەمە بە تەواوەتی کارتی کۆتایی ئەردۆغانە و دەسووتێ لە هەڵبژاردنەدا. بەپێی ڕاپرسیەکان ئەنجامی ڕاپرسیەکان بڵێ ڕەنگە لەم هەڵبژارنە بەڕێز ئەردۆغان تووشی شکستێکی بابڵنگ گەورە بێت بەڵام هێشتا کارتی زۆر بەهێز بەدەست ئەردۆغان وەیە بۆ ئەوەی لە چەند ڕۆژی داهاتوە بتوانێت سەرنجی دەنگدەری تورکیا بەلای خۆیدا ڕابکێشێت. ئێمە هەمومان دەزانین کە لە ماوەی ڕابردووە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کاتێک کە ئەردۆغان هاتە دەسەڵات تورکیا وڵاتێکی زۆر ماندی بوو قەرزێکی ئێجگار زۆری نێودەوڵەتی لەسەر بوو و بەرهێنانی بیانی لە ماوەی 50 ساڵی پێش 2000 لە 14 ملیار دلار ڕەتی نەدەکرد جگە لەوەی کە تورکیا لە ڕێزبەندی 111مین وڵاتی ئابووری جیهانا بوو هەروەها گەشتیار لە تورکیا ڕێژەی گەشتیار ساڵانە لە 30 ملیۆن گەشتیار ڕەتی نەدەکرد سەرڕایەوەی کە تورکیا وڵاتێکی کەش و هەواکەی زۆر لەبارە بۆ بابەتی باڵێن گەشتیاری کاتێک کە ئاکپارتی و ئەردۆغان هاتنە دەسەڵات توانیان کۆمەڵی گۆڕانکاری بکەن کە ئەمە بووە هۆی ئەوەی ئەردۆغان ببێتەوە ئەردۆغانی کە ئێستا دەیبینی کە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی هەرێماتیە لەسەر ئاستی نێودەوڵەتیشە ئەردۆغان یەکە لە سەرکردە هەرە بەهێزەکانی ئێستای جیهانە. تورکیای هێنا ناو گروپی G20 تورکیا لە ڕێزبەندی 16مین وڵاتی بەهێزی ئابووری دنیا لە ئێستا لە ئەوروپا تورکیا کێوەرکەی وڵاتە گەورەکانی ئەوروپا دەکا لە دوای ئیتالیا و ئەڵمانیا و بەریتانیا و چەند وڵاتی دیکە لە ڕێزبەندی حوتەما دێت ئەوە بەرهێنانی بیانی لە سەردەمی ئەردۆغانە طبعا کە دەڵێم لە سەردەمی ئەردۆغانە تا ساڵی 2015 دەڵێم دوای 15 ئەردۆغانێکی دیکە و سیاسەتێکی دیکە نزیکەی 240 ملیار دلار بەس وە بەرهێنانی بیانی ڕوان لە تورکیا کردووە لە بابەتی هەر بۆ نمونە فڕۆکەخانەکان هێڵی گەشتیوانی تورکیا زۆر خراپ بوو بەڵا 26 فڕۆکەخانە لە تورکیا بوو ئێستا 52 هەیە و ژمارەیەکی هەموو ئەوروپایە لە یەدەکی زێرا دیسان تورکیا 120 تۆن زێر یەدەکی هەبوو ئێستا 700 شتێکی هەیە لە داهاتی تاکە کەس 2000 دلار بوو لە ساڵێکا ئێستا 10,000 ڕەتی داوە هەڵاوسان لە 180 زیاتر بوو هەرچەندە ئێستا هەڵاوسان زۆر زیادی کرد ئەو چەند ساڵە بەڵام ئەردۆغان توانی لە ماوەی چەند ساڵێکە هەڵاوسان باشە کاکجێگەری من ئەمێ پرسم لەبەر ڕۆشنایی ئەم هەموو هۆکارن بۆ ئەوەی بتوانین بڵێن ئەم هەموو هۆکار و سەرکەوتنانەی کە ئەردۆغان لە هەموو بوارەکاندا بۆ تورکیای بەدەستێناوە و تورکیای گەیاندۆتە ینی ئاستی وڵاتانی زلهێز و پێشکەوت و خاوەن بڕیار لە ناوچەکەدا و لە دنیاشدا ئەی بۆ ڕاپرسیەکان بە پێچەوانەی ئەمەوە ینی قساکەن و بڕیارەدەن ناوەندەکانی ڕاپرسی چێن و ئەوانە چۆن ڕاپرسی دەکەن و ئەتوانین بڵێن ڕاپرسیەکان تا چەندە لە جێگەی متمانایە بەڕاستی ئەگەر وابێ. بەڵێ جارێ پێش هەموو شتێک ئەردۆغان تا ساڵی 2015 و ئاکپارتی تا ساڵی 2015
سیاستەکەی سیاسەتێکی باش و تەنانەت لە بەرامبەر کوردیشە لە کرانەوە لە بەرامبەر کوردە بەڵام دوای کودەتاکەی 2016 دوای ئەوەی کە هەندێک گۆڕانکاری لە سیاسەتی ئاک پارتی و لە سیاسەتی ئەردۆگانە دروست بووە پیاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کاتێک کە دەسەڵات دەگرنە دەست تۆزێک دیکتاتۆریەت و ئەوانیان وەردەگرن وای کرد کە سیاسەتی ئابووری تورکیا پاشەکشەیەکی تەواو بکات چەندین جار سەرۆکی بانکی ناوەندی تورکیای گۆڕیوە وەزیری دارایی زاواکەی خۆیدانا کە کۆمەڵێک مەلەفی گەندەڵی ئێستا لەسەر باز دەکرێتن ئەگەر لە هەڵبژارنەکانە ئەردۆگان و ئاک پارتی بدۆڕێتن ڕەنگە ئەم خەڵکانە ڕوبەڕووی یاسا ببنەوە لەسەرەوەی کە گەندەڵیشی زۆریان کردووە ئەمانە جگە لەوەی کە ئەردۆگان لە دوای 2015 ئەوانە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسیان لەگەڵ وڵاتانی ناوچەکە خراپ ئەوانە هەموو بوونە هۆکاری ئەوەی کە ئابووری تورکیا بەرەو پاشەکشە بڕوە ئێستا بێکاری لە سەتادەیە ئەوانە هەموو هۆکارن بۆی کە بڵێن ڕەنگەوە لە تورکایە بەگشتی کۆمەڵێک با بڵێن دەستگا موسسە هەن تایبەتن بە ئەنجامدانی ڕاپرسیەکان نۆ لەو دەستگانە زۆر بەناوبانگن هەرچەندە ئێستا ئەو با بڵێن ئەو دەستگانە ئەو موسسانەی کە تایبەتن بە ڕاپرسی ئەوانیش بەسەر لانەکانی دەسەڵات و لانەکانی ئۆپۆزیسیۆنە دابەش بوون سربەخۆی خوان لە دەست داوە بەڵام تێکڕای ئەو ڕاپرسیانەی کە ئەنجام دراون لە یەک ڕاپرسیشە ناڵێت کە لە گەڕی یەکەمە ئەردۆگان دەتوانێت سەرکەوتوو بێت لە هەموو ڕاپرسیەکان تەنانەت ئەوەی کە میترۆپۆل کە سەر بە دەسەڵاتە لەو ڕاپرسیشا دەڵێت کە ئەردۆگان ڕەنگ سەتا 48 دەنگەکان بەدەستدێنێتن دیسان لەوێش هەر ئەردۆگان با بڵێن ڕوو لە دۆڕانە و ڕاپرسیەکان تازەترین ڕاپرسی ناوەندی ئۆرکیش کاکجێگر بازەواکە کە ینی کەمالکردشدارۆخۆ لە سای 49.3 دەنگەکان بەدەستێنێ خۆ بەڕاستیان ئەمە ژێگلاکەرەوەی بۆ کولی هەمووایان نە ئۆرکی بەڵێ بە ئەکیدی مزداقیەتی ئەو دەستگان ئەو موسسانەی ڕاپرسی لە تورکیا 1993 واتە ڕێژەکەی زۆر بەرزە لە هەڵبژارنەکانی پێشوە کاتێک کە ڕاپرسیەکان ئەنجام دراون زۆر نزیک بووە بۆ نمونە باسی لەوە کردو کە ئاک پارتی 1939 دێنێ 1940 هیناوە 1938 هینا زۆر نزیکن بەپێی ئەو هەموو ڕاپرسیانە بەڵێ ڕەنگە لە گەڕی یەکەمە هەردوو کاندید نەتوانن سەرکەون بەڵام لە گەڕی دووەمە ڕەنگە کەمالکردشدار ئۆغڵۆ سەر بکەوێ بەڵام هەندێک هاوکێشە و هەندێک گۆڕانکاری ڕوانداوە ڕەنگە ئەوانە لە بەرژەوەندی ئەردۆغان بن من ئاماژە بە ڕاپرسی مترۆپۆل دەکەم کە سەر بەدەسەڵاتە دەڵێ ئاک پارتی لە 1940 جەهەپە 24 و هەدەپە 12 و پارتی باش 9 و ئی پارتی 105 لەسا ئی پارتی دەمەوێت زانیاری بدەم ئەو زانیارە هەر ئەوڕۆ پێش ئەوەی بێمە ئەو بەرنمەیە لەگەڵ بەرپرسێکی با بڵێن لە تورکیا قسەم کرد پەرلەمانتارێکە باسی لەوە کردوتی ئێستا لە ناو ئاک پارتیا بڕیارێک دراوە کە لە هەر خێزانێکی ئاک پارتی دەنگێک بە مەهەپە بدرێت بۆ ئەوەی مەهەپە بتوانێت بربەستی سەتادە تێپەڕێنێت چکە مەترسی هەیە سەرڕای ئەوەی کە سەتا حەوت ببوون نەک سەتادا سەرڕای ئەوەی کە دەستکاری ئەو مادەشکرا دیسان مەهەپە دەنگەکانی ئەوەندە دابەزیوە ئاک پارتی بە فریای مەهەپە دەکەوێت لە 2010 جەهەپە بە فریای کورد کەوت و ڕاپرسیەکی دیکە با بڵێن کۆمپانیایکی دیکە کە بێلایەنە تەواو بێلایەنە کە شانی ئەوەیە کە پشتی پێبەستن ماک دەڵێ ئاک پارتی 135 دەنگەکان بەدەستدێنێ و جەهەپە 29 هەدەپە 9 و پارتی باش 111 و مەهەپەش دەتوانێت بربەسی 107 پەڕێنێ لەسەر سەرۆکاتی کۆماریش دەڵێ کەمالکردشدار ئۆغڵۆ 146 و ڕەجەب تەیب ئەردۆگان 142 محەڕەم ئینجە 102 و سینان دۆغان 0.98 هەر ئەو زانیاریشتان بۆ ڕاستکەم و 4 کاندید هەن نەک 5 کاندید کە لە سەرەتای بەرنامەکە باس لەوە کرد وڵامە بەپێی راپۆرتێک بۆ کە کرابوو لە ناوەندی هەواڵ دیارە ینی هەڵەیەکی تێداوە بگورە ئێمە دالی ولدن دەکەین ئەگە هەڵەکە لای ئێمە بی لە خزمەتین بەڵێ کاک جێگر ینی ئەمە ینی مەسلەی ئەو دوو هاوپەیمانێتی کە بەرامبەر یەکەن هەرێکیان پشتیوانی لە کاندیدێکی دیار دەکەن یەکیشان ڕەجەب تەیب ئەردۆغانە کە جەنابە داماژەت پێدا بەپێی ئەو ینی ڕابردووی کە هەیەی ئەو مێژووی هەیەی کۆمەڵێک سەرکەوتنی گەورەی بۆ
هەموو گەلانی تورکیا بەدەستێناوە تەنانەت بە کوردیشەوە کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەیەکی زۆری کورد لە باکووری کوردستان دەنگیاندا بە ئەکەپە و بە ڕەجەب تەیب ئەردۆغان و لە بەرامبەریشدا ینی هاوپەیمانێتێکی کەمال کلیژدار ئۆغڵۆ هەیە کامیش بە هەمان شێوە بە پێی ڕاپرسیەکان بێت ینی لە گەڕی یەکەم لە بەرامبەر ئەردۆغان تا ڕادەیەک پێشکەوتوترە بێت و دەنگی زیاتری دەبێت بەڵام ینی هەندێک بابەتی دیکەوە هەندێک لایەنی دیکە هەن کە بە تایبەتی خۆیانێکلان نەکردوەوە کە دەنگ بە کامە هاوپەیمانەتی دەدەن بە تایبەتی محافظکارەکان هەیە ئیسلامیەکان هەیە دەنگە خۆڵەمێشەکانی ژە ئێسادا لە زیاد بووندایە بە پێی ڕاپرسیانی کە هەیە ئەمانە هاوکێشی هەڵبژاردن چۆن دەگۆڕن و دواتر دێمە سەر مەسەلەی کورد بزانین کورد بەچی دەگالێ بەڵام جارێ وەڵامی ئەم پرسیاری یەکەمیانم بەرەوە کاک جێگیجان لە بابەتی ئەوەی کە هێشتا خەڵکێکی زۆر لە تورکیا خۆی یەکلای نەکردوتەوە بەڵێ زۆر ڕاستە لە بەرنامە دیکەش باسم لەوە کردووە بۆی کەمی جارە لە مێژوی هەڵبژاردنەکانی تورکیا دەنگی خۆڵەمێشی لە 15 بۆ 120 بێت واتە خەڵکێکی زۆری تورکیا هێشتا خوان یەکلای نەکردوتەوە ئایا دەنگ بە ئەردۆغان بدەن یان کەمال کلیژدار ئۆغڵۆ من پێم وابوو ئەگەر کەمال کلیژدار ئۆغڵۆ کاندیدی ئۆپۆزیسیۆن نەبا کاندیدێکی دیکە بە بە ئەکیدی ئەم خۆڵەمێشیە دژە ئەردۆغانن و ڕەنگە دەنگیان لە بەرژەوەندی کاندیدی ئۆپۆزیسیۆن دابا و لە ناو گەنجانە دیسان با بڵێن تورکیا وڵاتێکە کە ژماری گەنجی ئێجگار زۆرە بەڵام لەبەر ئەوەی بێکاری لە تورکیا گەشتەوتە سەتادا کە بەشێکی پەیوەندی بە سیاسەتی خراپی ئاکپارتی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کۆڕۆنا و هەندێک بابەتی دیکەوە بوو بەشێ دیکە پەیوەندی بە سیاسەتی خودی ئەردۆغانەیە کە نزیکەی 5 میلیۆن ئاواری سووری هێناوە لە تورکیای نیشتەجێ کردو ئەمە وای کردووە کە نزیکەی 3 میلیۆن لەو 5 میلیۆنە هێزی کاری تورکیا پێگوێن لە بەرامبەر پارێکی زۆر کەم ئەو ئاوارە سووریانە کار دەکەن ئەوە بوتە هۆی ئەوەی کە گەنجی تورک لە ماڵەوە دانیشتووە بێکارە بەڵام گەنجی سووری کاری هەیە ئەم گەنجانە دیسان خوان یەکلای نەکردوتەوە و بڕوایەکی تەواویان بەوەنیە کە ئایا کەمال کلیژدار ئۆغڵۆ دەتوانێت ئابووری تورکیا بەرەو پێشبات هەرچەندە لە هەندێک ڕاپرسیا دەڵێ بڵێ زۆرینەی گەنجانی تورکیا کە دەڵێم زۆرینەوە نیە لە 50 زیاتر بەڵام زۆرینیان بڕوان بەوەیە کە ڕەنگە کەمال کلیژدار ئۆغڵۆ بتوانێت ئابووری تورکیا باشکە بە تایبەتی کە سیاسەتی ئۆپۆزیسیۆن و کەمال کلیژدار ئۆغڵۆ ڕوو لە ڕۆژ ئاوا و لە ئەوروپایە هاوڵاتیانی تورکیا حەز بەوە دەکەن کە تورکیا ڕوو ئەوروپا و ڕۆژ ئاوا بێتن دەیانەوێت دیسان جارێکی دیکە پەیوەندیەکانی نێوان تورکیا وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئاسایی بێتەوە ئەمانە دەبنەهۆی ئەوەی کە دەرفەتی کار بۆ هاوڵاتیانی تورکیا بۆ گەنجەکانی تورکیا زۆر بێ و بێکاری کەم بێتەوە و سەرمایی بیانی بێتە ئەوێ بۆیە ڕەنگە لە ماوەی لە چەند ڕۆژی داهاتووە بەشێک لەو دەنگە خۆڵەمێشیانە لە بەرژەوەندی کەمال کلیژدار ئۆغڵۆیە خوان یەکلای بکەنەوە بەڵام لە بەرامبەردا ئەردۆغانیش کۆمەڵێک کارتی زۆر بەهێزی بەدەستەوە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک گۆڕانکاری کردووە لە هەر ڕۆژێک دەبینین پرۆژەیەکی استراتیژی دوورمەودا ئیعلان دەکات ئەمانە هەموو وا دەکەن کە دەنگی خۆڵەمێشی و خەڵکی تورکیا سەرگەردانە لەوەی کە نازانن ئایا کەمال کلیژدار ئۆغڵۆ ئەو فریشتەیە کە دەتوانێت کارە خراپەکانی چەند ساڵی ڕابردوو ئەردۆغان ڕاز بکاتەوە یان ئەوە تا دیسان شانسێکی دیکە بە ئەردۆغان بدەین و بە تایبەتی کە باگراوندەکەی باگراوندێکی زۆر باش بۆ باگراوندی جەهەپە و سەرۆکەکانی پێش کەمال کلیژدار ئۆغڵۆ باگراوندێکی خراپ باش نەبووە بەڵام لە ناو جەهەپە و ئەوانەی کە پێشگیری کەمال کلیژدار ئۆغڵۆش دەکەن خەڵکانی تێدایە کە دەتوانن ئابووری تورکیا باش بکەن بە تایبەتی کە ئۆپۆزیسیۆن بڕیاری داوە علی باباجان مەلەفی ئابووری وەربگرێت لە حاڵەتێکە ئەگەر ئۆپۆزیسیۆن توانی زۆرینەی پەرلەمان بەدەستبێنی و پۆستی سەر و کۆماریش وەربگرێت علی باباجان ئەو کەسەیە کە هەموو ئەو شانازیانێک کە ئێستا ئەردۆغان نازی پێوە دەکاتن لەسەر دەستی علی باباجان و خەڵکێکی دیکە بوو پەیوەندە نێودەوڵەتەکان لەسەر دەستی ئەحمەد داود ئۆغڵۆ بوو بۆیە ئەمانەش هۆکارن بۆ ئەوەی کە دیسان دەنگە خۆڵەمێشیەکان لە بەرژەوەندی کەمال کلیژدار ئۆغڵۆ و جەهەپە دەنگ بدەن و بوونی ئەکرەم ئیمام ئۆغڵۆ و مەنسوور یاڤاش ئەوانە دوو سەرۆک شاروانی زۆر سەرکەوتووی ئەنقەرە و ئەستەمبۆڵن ئەوانش لە قازانجی بەڵێ ئەوانش لە قازانجی کەمال کلیژدار ئۆغڵۆ و ئۆپۆزیسیۆن و جەهەپە و مەهەپە و بگرە هەدەپەشن ڕەنگە ئەمانە هۆکار بن بە تایبەتی کە ئەکرەم ئیمام ئۆغڵۆ دەتوانین بڵێن زیاتر لە کەمال کلیژدار ئۆغڵۆ بەشداری کەمپینەکانی هەڵبژاردن دەکات و زۆر کاریگەرە و جەماوەرێکی ئێزگار زۆری هەیە لە هەڵبژاردنەکانی شارەوانی 2019 توانی 157 دەنگەکانی ئەستەمبۆڵ بەدەستبێنێ کە ئەستەمبۆڵ و ئەنقەرە و ئیزمیر لە هەرسێک شارەوانیە ئۆپۆزیسیۆن توانی دەنگی یەکەم بەدەست بێنێت و ئەم سێ شارەش 130 کۆی دەنگەکانی هەموو تورکیا
ینی بەقەت سەتاسی هەموو دەنگەکانی تورکیا هەر لەسەر مەسلەی ینیوتا بۆ نمونە ئەو دەنگانەی کە تاوەکو سەیەک لا نەبووبوونەوە ئەو ینی محافزکار و ئیسلامیەکانیش بامان شەو بە تایبەتی ئێمە ئەگەر بین باز لەو سێ شارە گەورەیەک لاکەرەوەی تورکیا بکەین ینی ئەنقەرە و ئیزمیر و ئەستەمبول کە تا ڕادەیەکی زۆر ینی ئەزانی ئەستەمبول و ئەنقەرە ینی سەرۆک شارەوانەکانیان ینی لە هاوپەیمانێتێکی کەمال کلیژدار ئۆغڵۆن و زۆرترین دەنگیشان بەدەستێناوەکو جەنابیش دەڵێ ینی لە 100% دەنگەکان ینی لەوە پێدەچێت لەوێ بێت ئەم سێ شارە گەورەیە ینی چۆن خۆیان یەکلا دەکەنەوە بە تایبەت بۆ سەرکەوتنی ینی هاوپەیمانەتێکی کەمال کلیژدار ئۆغڵۆ بەڕاستی ئەمان چ کاریگەریشیانە بێ بوون بابەتە لەو سێ شارە شاری ئیزمیر کە ڕێژەی دەنگەکانی زۆرە 30 کورسیە لە هەموو جار لە ئیزمیرە جەهەپە دەنگیەکەمە لە هەموو ئەو ڕاپرسانی ئەنجام دراوە ئیزمیر بۆ جەهەپە یەکلای بۆتەوە بە تایبەتی کە لە شاری ئیزمیرە دەنگەکانی هەدەپەش زۆرە هەدەپەش 114 دەنگەکانی ئیزمیری هەیە بۆیە لە ئیزمیرە ئەردوغان دەتوانین بڵێن با بڵێن ئاکپارتی و ئەردوغان شانسیان لاوازە بەڵام لە ئەستەمبول و لە ئەنقەرە سەرڕای ئەوەی کە سەرۆک شارەوانەکانیان لە جەهەپەن لە هەڵبژانەکانی 2009 لە ڕێی هاوپەیمانیتی و پشگیری کورد و چەند هێزیشی دیکە توانیان سەرۆک شارەوانەکە بەدەست بێنن بەڵام لە هەموو هەڵبژانەکانی ڕابردووە دیسان لەو دوو شارش ئاکپارتی لە پێش بووە بەڵام دەنگەکانیان بە شێوەیەک لە پێش نەبووە ینی با بڵێن جیاوازی کە زۆر بێت بۆ نمونە لە ئەستەمبول 42 بە 26 بووە لە ئەنقەرە 40 بە 36 بووە یعنی ڕێژەکە زۆر با بڵێن بە تایبەت لە ئەنقەرە زۆر لێک نزیک بووە ئەکید کاریگەریان دەبێت بەڵام لەسەر خاڵێک کە پێش ئەو پرسیارە ئاماژەت پێکرد محافیزکارەکان ئیسلامیەکان دەمەوێت تۆزە کاتم دێ لەسەر ئەو قسە بکەم لە تورکیا 4 گروپ هەن 4 گروپی محافیزکار و ئیسلامی هەن یەکەمیان ئەوانن کە سەر بە ئاکپارتی نخوان یەکلای کردوتەوە کە دەنگ بە ئەردوغان و بە ئاکپارتی دەدەن لە هەموو حاڵەتێکە باڵێن ئەردوغانیان پێ لە هەموو ئەوانی دیکە باشتر بە تایبەتی هەموو ئەو شارانێک کە دەکەونە ناوەڕاستی تورکیا لە بەشێشی زۆری شارە کوردیەکان و ئیسلامیەکانی باڵێن ئەوانی کە دانیشتوی گوندەکانن ئەوانە خوان یەکلای کردوتەوە و لەگەڵ ڕێزم خەڵکی زۆر نەخیندەوارشیان تێدا ینی ئەمە ئەوە نەبێتن ینی بە پەیوەندی بە ئاینەوە نەبێت لەگەڵ ڕێزم ئەمە گروپی یەکەمە کە ئەمانە ژماریان زۆرە بۆ ئاکپارتی خوان یەکلێ دووەم گەورەترین گروپ گولەنیەکانن تەسەوڕ دەکەی گولەنیەکان 5 میلیۆن ئەندام و لانگریان هەبوو لە تورکیا خۆ ئەم 5 میلیۆن هەمویان ماون ڕاستە بەشێکیان کوژران لە کودەکەی 2016 بەشێکیان چوونە دەرەوەی وڵات بەڵام 800,000یان لە کار لادران بەڵام خۆ ئەوانە هەمویان ماون ئەوانە بە ئەکیدی یان ئەوەتە ینی دەتوانم نات بڵێم 100% بەڵام 190 یان ئەوانە دەنگ بە کەمال کلیژدار ئۆغڵۆ دەدەن یان بایکۆتی هەڵبژارنەکان دەکەن سێم گروپیان حزبی سەعادەت و هەندێک ڕێکخراوی دیکەن کە بارەگای ئەنجومەنی تەنفیزیان لە هۆڵندە و لە وڵاتانی ئەوروپیا ئەوانە ڕێژەکەیان 1 بۆ 3 ئەوانە تووشی ئینشقاق بووینە ڕەفای سەر لە نوێ و فاتح محەممەد ئەربەکان ئەوانە جیابوونەتەوە و هێزیشان دروست کردووە ئێستا لەگەڵ ئاکپارتیا لە هاوپەیمانیتیدان هەرچەندە کاندیدیان بە شێوەی حزب و بە شێوەی سەربەخۆ بەشداری کردووە بەڵام ئەوانە دەنگیان بۆ ئەردوغان یەکلای بۆتەوە بەڵام سەعادەت پارتی سەعادەت دەنگەکانی خۆیان بە کەمال کلیژدار ئۆغڵۆ و بە با بڵێن لە بەرژەوەندی هاوپەیمانی میلەت دەبێتن ڕەنگە لە هەندێک شارە ئەوانە دەنگی یەکلاکەرەوە بێن هەرچەندە ڕێژیان ڕەنگە لە 100 هەموو تورکیا بێ بەڵام لە هەندێک شارە بە تایبەتی لە شارە 25 شارە کوردیەکە دەنگیان ئەوە گروپی چوارەمیان کە گروپێکی زۆر لاوازە هوداپارە کە ئەمانە مەرال ئەکشنا دەڵێ ئەوانە درێژکراوی حزبوڵڵان ئەوان دەڵێن نەخێر ئێمە با بڵێن درێژکراوی حزبوڵڵانی دەنگەکانیان لە ئەخیر هەڵبژارنا 0.37 بووە سەتان نیوەی دەنگەکانی تورکیاش ناینن و ئەردۆغان هەڵەیەکی تاکتیکی کرد کە هوداپاری هێنا پاڵ ئەو هاوپەیمانیتە چونکە لە بابەتی تیرۆرە هەر کاتێک ئەردۆغان ڕخنە لە ئۆپۆزیسیۆن دەگرێت کە پەکەکە دەنجیان پێدا هەدەپە دەنجا پێدا ئەوانش دەڵێن فەرموو جەنابشت هوداپارتینەوە کە درێژکراوی حزبوڵڵای و کە زۆر کاری تیرۆریستی کردووە هەرچەندە ئەردۆغان بەرگری لەوە دەکاتن بۆیە لە محافیزکارەکانی تورکیا گروپی یەکەم و
سێمیان چوارەمیان ئەوانە دەنگ بە ئاک پارتی دەدەن بەڵام گولەنیەکان دەنگەکانیان زۆرە ڕەنگە بتوانن کاریگەریی ئێجگار زۆریان هەبێت لەسەر ئەم هەڵبژارنا وەکوتم 3 میلیۆن بۆ 5 میلیۆن ئەمە دەکاتە ڕێژەی 670 دەنگەکان کە ڕێژێکی زۆر ئەگەر نیوەشیان بەشداری هەڵبژاردن بکەن لە بەرژەوەندی کەمال کلیژدار ئۆغڵۆ و ئۆپۆزیسیۆنی تورکیا دەبێت. گرنگەمە بەڕاستی بابینە سەر مەسلەی کورد ڕاستی کورد ینی سەر لە هەڵبژاردنیان ڕاستە ینی سانسۆرێکی زۆری لەسەرەوە ڕەشبگیری چالاکوانەکانی سیاسیەکانی دەکرێت و زۆرێک لە سەرکردەکانی لە زیندانەکانن و ئێستش ینی تا بربەستەوەی بۆ دروستکراوە کە دەیانەوێت ینی پارتی هەدەپە هەڵبۆشێنەوە بەڵام هەدەپە توانی لە چوارچێوەی هاوپەیمانەتیشی دیکە خۆی ڕێبخاتەوە کاندیدەکانی بنێرێتەوێ بۆی کە لەوێ توانن دەنگی کورد و کورسی کورد بەدەست بێنن لە پەرلەمانی تورکیا. ئەو بابەتی مەسلەی ینی تێپەڕاندنی ڕێژەی لە سەتادا ئەو بربەستە نەماوە بۆ کورد بە تایبەتی بۆ هەدەپە چکە ینی وەکو جەنابیش تاماژەت پێدا و بربەستە کەم کرایەوە بە هەندێک لە هۆکارەکان و لە بەرژەوەندی بە تایبەتی ینی هەندێک لایەن. ئەتوانین بڵین کورد چۆن نەتوانێت خۆی یەکلا بکاتەوە چکە بەڕاستی ینی تا ڕادەیەک یەکلا بۆتەوە بۆ هاوپەیمانەتێکی کەمال کلیژدار ئۆغڵۆ بەڵام لە بەرامبەرە کورد بە دەنگدانی بە هاوپەیمانەتی کەمال کلیژدار ئۆغڵۆ و سەرخستنی بۆ کۆشکی سەرۆکایەتی کۆمار لەوێ چی بەدەستەیەنێ و چ بەڵێنێکی وەرگرتووە لە کەمال کلیژدار ئۆغڵۆ بەڕاستی. لەم هەڵبژارنە گرنگترین پارتی سیاسی لە تورکیا کە هەمولانەکان چاویان لەسرە و ڕاپرسیەکان گرنگی پێدەدەن و وڵاتانی دراوسێ و جیهانیش چاویان لەسرە و ڕاگەیاندنش فۆکسێکی زۆری کردوتە سەرێ هەدەپەیە. ڕاستە هەدەپە هەر لە سەرەتای ساڵەوە ئەو پشگیریە مادیە کە ساڵانە 27 میلیۆن دلارە لێ بڕا دواتر بۆی گەڕێنراوە و هەڕەشەی ئەوەی لێ دەکرا کە لە یازدەی چوارە دابخرێتن خۆ هەمووشمان دەزانین کە لە نوۆی چوارە دوهەمین لیستی کاندیدەکان پێشکەش دەکرا بۆیە هەدەپە زۆر عاقلانە مامەڵەی لەگەڵ ئەم باردۆخۆیان کرد لە پارتی یەپەسە پارتی چەپی سەوزە بەشداری هەڵبژاردنەکان بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیەک با بڵێن حتا ئەگەرەکە لە سەتا یەکش بێتن بۆی تووشی ئەو مەترسیەک گەورە نەبێتەوە و هەدەپە دەنگەکانی وەڕێخستنەکانی هەدەپە ڕێخستنی زۆر تۆکمەن سەرڕای ئەوەی لە زانیاری کرد پێ بدەم لە ساڵی 2019 کاتێک کە ئەنجامی شارەوانەکانی تورکیا ئیعلان کرا و هەدەپە توانی سەرۆک شارەوانەکانی ئەنقەرە و ئەزمیر و ئەستەمبۆل لە بەرژەوەندی جەهەپەیەک لای بکاتەوە زۆربەی هەرە زۆری ئەو کادرانەی کە لە دەستگای هەڵبژارنی هەدەپەن ئێستا لە زیندانن ینی نزیکەی 3000 کادریان لە زیندانەکانن چاودێرەکانیان بەشێکی زۆری چاودێرەکانی سەرسندۆق لە هەدەپیان نوێنەرانی هەدەپە ئێستا لە زیندانن سەرکردەکانیان لە زیندانن حوت پەرلەمانتاریان مافی پەرلەمانتاریان لێسەندراوە و فشارێکی زۆریان لەسەر بەڵام هەدەپە لەبەر ئەوەی پارتیشی زۆر تۆکمەیە بەرگەی هەموو ئەوانەی گرت و توانیشی زۆر عاقلانە مامەڵە بکات و کۆمەڵێک کاندیدی زۆر باشیش لەم هەڵبژارنەیە لە ئامەد و لە شوێنەکانی دیکە خەڵکێکی زۆر باش کاندید بکات کە ئەمانە ئەکید کاریگەریان دەبێت لەسەر هەڵبژارنەکانە بە کۆی گشتی لە 25 شارەکەی تورکیا 131 کورسی هەیە بۆ ئەم هەڵبژارنە لە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەنجامی هەڵبژارنەکانی پێشوە ئاک پارتی توانیوێتی زۆربەی ئەو کورسیانە بە کە 65 کورسی بۆ لە بەرامبەر هەدەپە توانیوێتی 46 ببە جەهەپە و مەهەپە نۆ بە نۆ بووە و ئی پارتی 3 کورسی برتووە لەم هەڵبژارنە و لەو 25 شارەیە لە 8 شارە ئەسڵان هەدەپە نەیتوانیوە هیچ کورسێک ببات واتە کێبڕکێکە لە شارە کوردیەکانە لە نێوان ئاک پارتی و هەدەپە و ڕاپرسیەکان لەو شارانە دەیسەلمێنن کە دەنگەکانی هەدەپە لەو 25 شارەیە لەو 25 شارە بە ڕێژەی 111 کەمی کردووە کە ئەمە ڕێژێکی زۆر گەورەیە بە تایبەتی لە هەندێک هاوکێشەی ماتماتیکا لە هەندێک شارە ڕەنگە بە ڕێژێکی زۆر کەم ئاک پارتی توانی بێت لە پێش هەدەپەیە بێ بە ڕێژێکی زۆر کەم ئەمانە لەم هەڵبژارنە ئەو گۆڕانکاریانە دەکرێت ڕەنگە نزیکەی هەشت ئەو حساباتە وردەی کە ئێمە ئەنجاممان داوە ڕێکخراوەکە ئێمە ئەنجامی داوە ڕەنگە هەشت نۆ کورسی ئاک پارتی لە دەست بدات بەڵام دیسان ئاک پارتیش خەڵکی باش و کاندیدی باشی پێشکەش کردووە بۆیە هەموو چاوەکان لەسەر ئەوەن کە هەدەپە
دەنگەکانی بە کەمال کلیژدار ئۆغڵۆ بدات و دەنگەکانشی ڕێژەی دەنگەکانی لە 1970 لە هەموو حاڵەتێکە لە 1970 کەمتر نییە و ئەگەرشی هەیە لە 1912 بێت و ئەگەر سوپرایزێک ڕوودات و کاری باشیان کردووە و خەڵکی باشیان کاندید کردووە ئەگەری هەیە ئەم 1912 تێپەڕێنێ و چەندی ڕێژەی دەنگەکانی هەدەپە زیاتر بێ شانسی کەمال کلیژدار ئۆغڵۆش زیاتر دەبێت و من دەمەوێت ئاماژە بە شتێکی دیکە بکەم هەدەپە ئەگەر لە حاڵەتێکە ئەردوگانیش ببێتە سەرۆک کۆمار ینی لە هەڵبژانەکان ئەردوگان پۆستی سەرۆک کۆمار ببات دیسان ئێمە دەگەڕێنەوە سەر 600 کورسەکەی پەرلەمان لەو 600 کورسەیە دیسان هەدەپە دەتوانێت معادلەکە بە تەواوی بگۆڕێت چۆن ئەگەر ڕێژەی دەنگەکانی کورسەکانی هەدەپە بگات بەڵێ چۆن ئەمە هەمومان دەزانی کە دەبێت ئەو هێزەی با بڵێن زۆرینەی پەرلەمان بۆ تێپەڕاندنی هەندێک مادەی دەستوریە لە هەندێک بابەتی دیکەیە پێویستی بە 336 ئەوە لە هەموو ڕاپسیەکان ئەوە دەسەلمێنێت کە ئاکپارتی و مەهەپە ناتوانن بگەنە 320 و ئەگەری هەیە لە خوار 300 بن ئەگەر ئۆپۆزیسیۆن لە کێبڕکەی سەر و کۆماریش بدۆرێ لە پەرلەمانە ئەگەری سەرکەوتنیان زۆرە یعنی هاوپەیمانی میلەت ئەو شش هێزە لە پەرلەمانە لە ئاکپارتی و لە مەهەپە دەبنەوە لە هەموو حاڵەتێکە ئیلا ئەگەر سوپرایزێکی گەورە ڕوودا دیسان هەدەپە دەبێتە دەنگی یەکلاکەرەوە لە نێوان 7 بۆ 90 کورسی هەدەپە دەنگی یەکلاکەرەوە دەبێت لە نێو پەرلەمانی تورکیا بۆ 5 ساڵی داهاتووە ئەگەر هەدەپە دەنگ بە کەمال کلیژدار ئۆغڵۆ بدات چ بەدەست دێنێ و ئەگەر دەنگ بە ئەردۆگان بدایان چ بەدەست دێنێ ئەمە پرسیاریشی زۆر گرنگە جارێ لە ماوەی ڕابردووە ئەردۆگان تەواو سەلماندوێتی کە زۆر دژی هەدەپەیە و هەدەپە نێنۆراتی کوردی تورکیا دەکات کوردی تورکیا 157 لە ئەخیر هەڵبژان 157 دەنگی بە هەدەپە داوە کەواتە هەدەپە نوێنەری ڕاستەقینەی کوردانی باکوورە بە کوردانی تورکیا بە شێوەیەکی گشتی سوکە لە ئەستەمبۆڵ ڕێژێکی زۆر کوردی لێ ملیۆنێک و 100,000 دەنگ لە ئەخیر هەڵبژارنا دەنگیان بە هەدەپەدا بوو ئەردۆگان بۆ کورد زۆر خراپ دەبێت لە 5 ساڵی داهاتوە ئەگەر سەرکەوتوو و تۆڵی ئەوەی لێ دەکاتەوە کە چۆت بەڵێ ئەگەر سەرکەوتوو بێت تۆڵی ئەوەی لێ دەکاتەوە کە چۆتە پاڵ جەهەپە و دەنگ بە کاندیدی ئۆپۆزیسیۆن دەدات و ئەگەری زۆرە سەلاحەدین دەمیرتاش و خەڵکیشی دیکە بۆ 30 ساڵ و 50 ساڵ و 100 ساڵیش لە زیندانەکانە سزا بدرێن بە مادەی تیرۆر و بە هەندێک مادەی دیکە شەڕ لەگەڵ کووردا لە ڕۆژئاوای کورسانە لە هەرێمی کورسانە لەگەڵ پەکەکە بەردەوام دەبێت بەداخەوە کە ئەو قسەی دەکەم ڕەنگە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەر لە ماوەی ئەو 5 ساڵەیە لە ناوچێ ڕابگەنیەکە لە ژیانیشان نەماوە لە ناویش چووە بڵێ ئەوەش ڕەنگە ڕابگەێنرێت بەڵام کەمال کلیژدار ئۆغڵۆ ئەگەر سەر بکەوێ چ ڕوو دەدات بە ئەکیدی کەمال کلیژدار ئۆغڵۆ ئەمە ناتوانین بڵێن وڵا تەواو هەموو مافەکانی کورد ئەو دەکات بەڵام ئەو هێزانەی لەگەڵ کەمال کلیژدار ئۆغڵۆن و خودی کەمال کلیژدار ئۆغڵۆ لە ماوەی ڕابردووشە و باگراوەند دەکەی کە بخۆی خەڵکی دەرسیمە و عەلەویە و داعشی کووردە تۆزێ ئاماژەی باشن داستانمەکەی کە ئاشکرا کردووە عەلەویە تۆزێ هاوسۆزی یعنی شەقامی تورکیای زیاتر بۆ خۆی ڕاکێشاوە بە تایبەتی لە ناوچە کوردیەکان کارێکی زۆر باش بوو کردی و لە کاتێکی زۆر گونجاویشە ئەو کارێک کرد بە تایبەتی کە زۆر تەرکیز لەسەر ئەوە بوو بە پێوە چۆتە سەر بەرماڵ و هەندێک بابەتی دیکە بۆیە کارێکی زۆر عاقلانەی کرد عەلی باباجان لەپاڵ ئاکپارتیا لەپاڵ جەهەپە و هاوپەیمانی میلەتە ڕوئیای لەسەر کورد زۆر باشە کەماڵ ئەحمەد داود ئۆغڵۆ ڕوئیای زۆر باشە و پارتی دیموکرات کە پارتێکی گرنگە هەر ڕێژەی دەنگەکانشی کەمە لە چوارچێوی هاوپەیمانی میلەتە ئەویش ڕئی زۆر باشە لەسەر کووردا دەمێنێتەوە مەرال ئەکشنال ڕابردوویەکی زۆر تاڵی هەیە لەگەر کووردا لە ساڵی نەوتەکانە وەزیری ناوخۆ بووە کوردێکی زۆری خستۆتە زیندان و چەندی سەرکردەی کوردی لە سێدارە دراوە لە سەردەمی مەرال ئەکشناڵە و تا ئێستاشی لەگەڵدا بێتن با بڵێن ڕئی زۆر خراپە لەسەر کووردا بەڵام شۆڤێنیانە بەرامبەر بە کوردەکە بەدڵنیە بەڵێ هەرچەندە ئێستا تۆزێک با بڵێن نەرمی دەنوێنێ و دەڵێ ئێمە ڕاستە لە چوارچێوی هاوپەیمانی میلەتین ئاساییە هاوپەیمانی میلەت سەردانی هەدەپە بکا و پەیوەندیشی لەگەڵ هەبێش کاریشی ئاسایە و ئەوەی کە دەمەوێت هەر لە سەبارەت بە کورد باز بکەم ڕۆلی سەلاحەندی دەمیرتاش لەم هەڵبژارنا هیچی کەمتر نیە لە دوو کاندیدە سەرەکیی هەڵبژارنا تویتەکانی لێدوانەکانی گوتارەکانی کاریگە هەیە لەسەر دەنگی
کورد و دەنگی چەپەکانی تورکیاش کاریگەری هەیە لەسەر ڕۆژنامەنووسان و ڕاگەیانکارانی تورکیا لەسەر ئازادی خوازانی تورکیا تەسەوڕ دەکەیت لە ساڵی ڕابردووە پارێزەرانی ئەردۆغان نزیکەی 630,000 کەسیان داوەتە دادگال تەنها لەسەر ئەوەی کە ڕخنیان لە ئەردۆگان گرتووە لە سوۆسیال میدیایە بۆیە ئەمانە هەمان هاوسۆزێشان بۆ بەڕێ سەلاحەدی دەمیرتاش هەیە هاوسۆزێشان بۆ خۆڕاگریەکەی هەیە بۆ ڕوئیا باشەکانی هەیە و بە تایبەتیش کە لە ئەخیر تویتە باس لەوە دەکا ئەگەر جەهەپە یاخود کەمال کلیژدار ئەوغڵۆ بێتە دەسەڵات هەوڵی ئەوە دەدەین کە پەکەکە چەک دابنێ ئەمە قسەیەک لە خۆوە نییە ئەوە دیارە اتفاقات هەیە دیارە شتێک لە مەوزوعەکە هەیە بەڵێن وەرگیراوە لەلایەن پەکەکە و لەلایەن سەرکردەکانی وەکو بەڵێنێک بە دڵنیایی ئەگەر سەلاحەدی دەمیرتاش شتێک نەزانێت زەحمەتە لە خۆی بتوانێت قسەیەکی لەو شێ بکات کە بە تایبەتی بۆ خۆی سەرکردە و پیاوێکی عاقل و سیاسێکی گەورەی نەک تورکیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمانە هەموو کاریگەریان دەبێت لەسەر هەڵبژاردنەکانە لەسەر بابەتی ئەوەی کە چکە ینی زۆرێک لە سەرکردە سیاسیەکانی تورکیا بە تایبەتی بەرەی ئۆپۆزیسیۆن و هەروە هاوپەیمانەتێکی کەمال کلیژداروغڵۆ و کوردیش ینی دەڵێن سەردەمێکی جیاواز و مێژوویەشی نوێ دەنووسینەوە لە تورکیا لە هەڵبژاردنەکانە ینی ئەم مێژووە نوێیە ئەگەر بنووسرێتەوە توانین بڵین بەرژەوەندی کوردی تیا بێت و کوردەگا بە هەندێک لە مافەکانی خۆی کە ئێستا لە سەردەمی ینی بەڕاستی ئەردۆگاندا بە تەواوەتی مافەکانی کورد پێشل کراوەکو جەنابەت ئاماژەت بۆ کرد یعنی ئەو تا ڕەشبگیری و سەرکردە سیاسیەکانی و چالاکوانەکانی لە زیندانەکانن قۆناغی داهاتووی کورد لە تووشیا پرشنگدارە بێ کاک جێگر ئێمە ناتوانین 100% بڵێن بەڵێ پرشنگدار دەبێت بەڵام جیاواز دەبێت لەوەی ئێستا هەر هیچ نەبێ ئەو کۆتوبەندەی ئێستا لەسەر کووردە دەوەستێت یعنی کورد لەوە زیاتر ناچەوسێن بێتەوە لەوە زیاتر ناخرێتە زیندانەوە و پارتە کوردیەکان زیاتر لەوە هەڕەشەی داخستنیان لەسەر نابێت بەڵام سەردەمێکی پرشنگدار و سەردەمێکی تازە لە تورکیا سەر هەڵدەدا دوای ئەردۆگان ئەمە جارێ زۆر دیار نییە هەرچەندە ئەو 12 خاڵی کە هاوپەیمانی میلەت لەسەری ڕێککەوتووە و ڕایگەیاندووە کە هەر 12 خاڵی زۆر باشن هەندێکیان پەیوەندی نەک بە هاوڵاتیانی تورکیا و بە کوردەوەی بەڵکو پەیوەندی بە وڵاتانی دراوسێ و ناوچەکەش هەیە ئەمانە هەموو مژدەی باشن بە تایبەتی کە لە ئێستا تورکیا سیاسەتەکانی لە بەرامبەر یەکێتی ئەوروپا لە بەرامبەر ناتۆوە لە بەرامبەر ئەمریکا لە بەرامبەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیاسەتێکی ئەوەندە باش نییە هەرچەندە لە ساڵی ڕابردووە ئەردۆگان هەوڵی زۆریدا پەیوەندەکانی لەگەڵ ئیماراتە باش بکات بە تایبەتی دوای ئەوەی کە ئیماراتی تاوانبار دەکرد بە ناڕاستەوخۆ کە دەستی هەبوو لە کوردداکەی 2016 لەگەڵ سعودیە سەردانی سعودی کرد و بابەتی جەمال خاشعچی داخست بۆیە ئەگەر ئۆپۆزیسیۆن و کەمال کلیژدار ئەوغڵۆ بێنە دەسەڵات ئەو کارنامەی کە باڵێن پەخشیان کردو بڵاویان کردو ئەگەر 150 کەمتریشی جێبەجێ بکەن لە سەردەمی ئێستای تورکیا باش دەبێت خەڵکی تورکیا ماندیە خەڵکی تورکیا زۆر بێتاقەت بۆ لەوەی کە بەردەوام ئەردۆگان دێتە سەر شاشە و باس لەو دەکات کە سوودی بانکی کەم دەکاتەوە کە ئەمە بە زیانی خەڵکی تورکایە لە بەرامبەردا باج زیاد بووە نرخی کاڵاکان زۆر زیادی کردووە ئەو سیاسەتە توندەی هەیە لە بەرامبەر ڕۆژ ئاوا ئەوانە وای کردووە کە کۆمپانیا بیانیەکان بە تایبەتی ڕۆژ ئاوا و ئەمریکا و وڵاتانی کەندا و ڕوو لە تورکیانەکەن گەشتیاری تورکی ئەوانە گەشتیاری بیانی بۆ تورکیا کەمی کردووە لەبەر ئەوەی کە حەز بە ئەمان ناکەن تورکیا لە بەردەوام لە جەنگدایە لەگەڵ هەندێک بابلێن لێرەیە لە ڕۆژ ئاوای لە لیبیا لە میسر لە زۆر شوێنی دیکەیە گەنجی تورکیا خەڵکی تورکیا دەیانەوێت بە ئازادانە سەردانی ئەوروپا بکەن سەردانی وڵاتانی یەکێتی ئەوروپا بکەن پێیان وایە ئەگەر ئەردۆگان لابچێ ئەم ئازادیان بۆ فراهم دەبێت ئەمانە هەموو هەواڵی خۆش و باڵین گەشتبینیە بۆ خەڵکی تورکیا بەڵام لە چوارچێوە گشتیەکە دیسان ئەوە دەڵێم کە ئەردۆگان و ئاکپارتی بە تایبەتی لە بابەتی وزە و لە هەندێک بابەتی دیکە لە ماوەی ڕابردووە لەم 1-2 هەفتەیە لە چەند ڕۆژی داهاتشە هەواڵی باش و شتی باشیان پێی بووە ئەمەش وای کردووە کە تۆزێک شانسی ئەردۆگان و هاوپەیمانیەکەی لە بەرزبوونەوە بێت من نامەوێت زیاتر ماندوو بکەم و زۆرینەی ئەو پرسیارانەی کە لە مێشکما بوو بە هاوبەشی و کاندێ ڕاوێژمان کردی بوو پێشتر ئاراستەم کردی ئەگەر هەر شتێک من لە بیرم چوو بێت جەنابەت توانین لە کۆتای ئاماژەی پێبێ بە کورتی کاک جێگر سوپاس دەتوانم
زۆر سپاس دەکەم دەتوانم لەسەر ئەو بابەتێک ئەخیر قسم ئەوە بێت لە بابەتی وزەیە تورکیا لە بابەتی ئابووری وزەیە تورکیا وڵاتێکی پیشەسازیە دەیەوێت قۆناغی پیشەسازی تێپەڕێنێت بۆ تێپەڕاندنی قۆناغی پیشەسازی پێویستی بەوەیە کە سەرچاوی سروشتی وزەی تایبەت بەخۆی هەبێت ئەردوغان لە ماوەی ڕابردووە توانی لە دەریای ڕەش غازی سروشتی بەرهەم با بڵێن ئیزدار بکات و دەربێنێت ئەمە وای کردووە کە ساڵانە تورکیا 40 میلیارد دلار بە غازی سروشتی بدات بە ئێران و ئازربایجان و رووسیا کە 160 بۆ رووسیا بەم هەواڵە خۆشە 150 پێداویستی غازی سروشتی لە ناوخۆی تورکیا دوای ئەم هەواڵی ئەردۆغان بۆ تورکیا دەگەڕێتواتە ساڵانە 20 میلیارد دلار داهاتی تورکیا زیاد دەبێت هەروەها لە بابەتی نەوتا ئێستا تورکیا کە وڵاتێکەکەم 1990 پشت بە دەرەوە دەبەستێت لە وزەیە توانیەتی لە مەرسین و لە هەندێک شوێنی دیکە 100,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم بێنێت ئەمەش دیسان کاریگەری هەیە لەسەر هەڵبژانەکانە لە بابەتی کارەبایە لەگەڵ ڕووسەکانە کوورەیەکی ئەتۆمی بۆ ئاشتیانە تەواو بۆ ئەعلان کراوە کە ئەمەش دەتوانێت 115 کارەبای تورکیا دابین بکات ئەمانە و هەندێک پێشکەوتنی دیکە لە پیشەسازی بەرگری و سەربازیە هۆکارن بۆ ئەوەی ئێمە بڵێن لەم هەڵبژارنەیە ئەردۆغان شانسی ئەوەندە خراپ نییە کە هەندێک ڕاپرسی زۆر زەڵام ئاخر هەر لە بەرامبەری شابوو مەلەرزە وێرانکەرەکەی تورکیا و ئەو شارانەی کە لە باکووری کوردستان بەربوو مەلەرزەکە کەوتن ئەمە ژیانی گورزێکیکەی کوشندەیە یعنی ئەبێ ئەردۆغان چاوەڕێ بکە بەڕاستی ئەوە دەبێت چاوەڕێ بکە و کاریگەریش هەیە خۆزگا لە سەرتا پرسیارێک لەوە کردبا چونکە ئەمانە سەتا دەنگی تورکیا پێک دێنن و ئەتوانی ئێستاژەتوانی ینی بە خولەکێک قەیچێکە ڕوونکردنەوە لە کۆی 91 کورسی ئەو دەشارێکە بۆ مەلەرزەتی یاڕوودا 56 کورسی لە ئەخیر هەڵبژانە بۆ ئاک پارتی بووە 56 زۆر واتە بە ڕێژەی 161 بڵێ بە ڕێژەی 161 جەهەپە 18 کورسی کە ڕێژەی 190 هەدەپەش 18 کورسی کە ڕێژەکەی باڵێن 17 کورسی ڕێژەکەی 18 واتە 161 دەنگدەری ئەو ناوچانە دەنگدەری ئاک پارتینە بە دڵنیایی ڕێژەی بەشداری کەم دەبێتەوە و خەڵکێکی زۆریش دەنگ نادا و خەڵکیشی زۆریش ئەسڵەن دەنگ بە ئاک پارتی نادا ئەمە لە بەرژەوەندی کەمال کلژدار ئۆغڵۆ و با بڵێن ئۆپۆزیسیۆنە لە هەر بۆ نمونە لە مەلاتیا ئاک پارتی لە 6 کورسیا 4 کورسی برتووە بپێی ئەو ڕاپرسیانێک کراوە لەم هەڵبژارنەیە هەدەپە دەتوانێت ئەو 4 کورسە لە ئاک پارتی وەربگرێتەوە تا 4 بە 2 بوو ئەمجارە ئاک پارتی 2 دەبێ هەدەپە 4 دەبێت و لە شارەکانی دیکەش لە دیاربەکرا لە 12 کورسیا هەدەپە 3 کورسی ئاک پارتی 3 کورسی بۆ هەدەپە 12 پێشبینی دەکرێتن هەدەپە کورسەکانی بۆ 11 بەرز بکاتەوە و ئاک پارتی تەنها 1 کورسی لە دیاربەکر ببات. بەڵێ کاکە جێگیر شکور برادۆستین و سەر و چاودێری سیاسی سوپاس بۆ سەرنج و تێبینی و شیکردنەوە وردەکانت زۆ خۆشحاڵ بووم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ تا بووم سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوەش هەمیشە شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.